لە کاتێکدا گەریلاکانی ئازادی کوردستان زیاتر لە 6 مانگە لە بەرخۆدانیدان دژ بە سوپای داگیرکەری تورکیا و دەوڵەتی داگیرکەری تورکیاش نەیتوانیوە هیچ ئامانجێک لە ئامانجەکانی کە پیلانی بۆ دانابوون بەدەستی بهێنێت. لەم کاتەدا کە دەوڵەتی داگیرکەری تورکیا شکست دەهێنێت، پارتی دیموکراتی کوردستان بۆ پەردەپۆشکردنی ئەو شکستانە هێرش دەکاتە سەر گەریلا. لە کاتێکدا گەرێلەکانی ئازادی کوردستان زیاتر لە 6 مانگە لە بەرخۆدانێکی مێژوویدان دژ بە دەوڵەتی داگیرکەری تورکیا لە زاپ و ئاواشین و مەتینە بە پێچەوانەوە پەدەکە بەردەوامە لە هاوکاری و پەردە پۆشکردنی شکستەکانی تورکیا و لە جەندرمە و کۆنترا دڵسۆزترن بۆ ئەردۆغان و دار و دەستەکەی. دەوڵەتی داگیرکەری تورکیا تەواوی کوردان وەک یەک تەماشا دەکات و کار بۆ سڕینەوەی نەژاد و کولتور و دیمۆگرافیای کوردستان دەکات. بۆ ئەمە بەستەش کۆمەڵک خاکفرۆشی بەکرێ گرتووە و ئەرکیان پێدەدات. ئەوانیش ئامادەن خاک و خوێنی ئەم نیشتمانە لە پێناومانەوەی خۆیان بەسەر شۆڕی بدەنە دەست ئەو داگیرکەرانەی کە تەنها کوردێکی مردویان قبوڵە. بە گوێرەی ئەو زانیاریانەی لەسەر چاوە خۆجێیەکانەوە بەدەست گەیشتون، هێزە تایبەتەکانی پارتی دیموکراتی کوردستان پەدەکە لە دەوروبەری گوندی دێرەشەی سەر بە ئامێدی لە باشووری کوردستان بۆسەیان بۆ گەرێلە داناوە و تەقەیان لێکردوون. بەهۆی تەقەی چەکدارەکانی پەدەکەوە شەڕێکی کورد ڕووی داوە. پێشتریش لە ڕۆژی 26 تەمووز هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەی خەلیفان بۆسەیان بۆ 3 گەرێلە دانا و شەهیدیان کردن. لە دوای ئەوەش لە هەمان ناوچە لە 28 و 29 ئابدا بۆسەیان بۆ دەستەیەکی 7 گەرێلای دانابوو، کۆمەڵکوژیان کردبوون و 5 گەرێلایان شەهید کرد. تا ئێستاش چارەنووسی یەکێک لە گەرێلاکان دیار نییە و یەکێکی تر لە گەرێلاکان توانی بووی خۆی لەو بۆسەی چەکدارەکانی پەدەکە ڕزگار بکات. تەرمی شەهیدەکانیش لای پەدەکە بە نادیاری ماوەتەوە. ئەمەش لە کاتێکدایە لە ماوەکانی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان پەدەکە هیچ خزمەتێک نەما بە دەوڵەتی داگیرکەری تورکیای نەکات. لە کاتێکدا تەواوی کوردان داوای یەکڕیزی دەکەن دژ بە داگیرکاری. بەڵام پەدەکە لە وەڵامدا چی کرد؟ دەستی بە دروستکردنی ڕێگای نوێ کرد بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا لە مەتینە. لە خەلیفان هێرشی کردە سەر گەرێلا و کۆمەڵکوژی کردن. تەواوی دەستگا سیخوڕیەکەی و کادرەکانی خستە خزمەتی دەستگای سیخوڕی میت. لە پێناومانەوەی چەند کەسێک لە دەسەڵاتدا تەنانەت ماڵەکەی خۆشیان خستە خزمەتی دەوڵەتی داگیرکەری تورکیا و دەستگا سیخوڕیەکەی. دەوڵەتی داگیرکەری تورکیا کوردان جینۆسای دەکات و پەدەکەش پاداشتی دەکات. لە پێناو والیبوونێت تەواوی گەلەکەی خستۆتە ژێرپێی خەلافەتێکی شکست خواردووی داتە پاو. بەوتەی چاودێران و شارەزایان پارتی دیموکراتی کوردستان پەدەکە بەم کارانەی مێژوویەکی ڕەش و پڕ لە شەرمەزاری بۆ خۆی تۆمار کردووە و درەنگ بێت یاز و دەبێت باجەکەی بدات، چونکە ئەو کارانەی بەرپرسانی پەدەکە دەیکەن تەواوی بنەماکانی خیانەتی تێپەڕاندووە. بەڵێ گفتوگویان بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز عەلی کەریمی نووسەر پارتی دیموکراتی کوردستان بۆچی بەردەوام کار بۆ پەردەپۆشکردنی شکستەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا دەکات و بۆچی بەردەوام کار لەسەرەوە دەکات کە ئەردۆغان و دارودەستەکەی لە شکست بپارێزێت. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ تۆ بوونێرانی بەڕێزی ئاریان تیوی. سپاس بۆ بەڕێزی دووبارە. سەرەتا بەوە دەست پێ بکەم شەوی ڕابردوو هاوشێوەی ڕووداوەکەی بێخمەکە 6 گەریلا کۆمەڵکوژ کران لە گوندی دێرەژێ لە ناوچەی ئامێدی. جارێکی در پارتی دیموکراتی کوردستان پەدەکە لە ڕێی چەکدارەکانی و هێرشکردە سەر گەریلا. ئەمانە خزمەت بەکێ دەکات؟ بۆچی لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان ڕێگە لێدەدات بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا هێرش دەکاتە سەر گەریلا؟ ینی دەوڵەتی داگیرکەری تورکیا کردوتە برا گەورەی خۆی، بەڵام پەکەکە وەکو دوژمنیان کورد بەگشتی وەکو دوژمن سیر دەکات. وڵە حیقەدەوەیە کەەوە جاری یەکەم نییە، چەندین جاریشمان قسە لەسەر کردو، هەردوو هەفتە لەوە پێش دیسانەکانە ئەو باسە هاتەوە کایە لە تەلەڤیزیۆنەکەی ستێرک تیوی زۆر بە شەفافی من باڵم بۆ ڕاکێشا کە بمانوێ نەمانەوێت لە هەموو کێشە و قەزیەی کووردا ئەگە بە گشتی سەیری بکەین دوو لایەن هەیە. لایەنێکی کوردی هەیە کە خەبات دەکا، خەباتی مەدەنی دەکا، خەباتی چەکداری دەکا، خەباتی شار و شاغ دەکا بە هەموو لق و پۆپەکانەوە. لایەکی دیکە پێی دەڵێن داگیرکەر،
پێی دڵن ئەوانەی کە کوردستانیان داگیر کردو یا ئەوانەی کە ئازادیەکانی کوردستانیان داگیر کردو یا ئەوانەی کە دیکتاتۆرەتیان بەسەر ئەو وڵاتانەدا سەپاندۆ کە کوردستانی تێدا دابەشکراوە یا ئەو شۆڕشانەی کوردی تێدایە جا ئەم بە گشتی قسە دەکەم چ باکوور بێت چ ڕۆژاوا بێت چ باشوور بێ چ ڕۆژهەڵات بێت حقیقەتێکە ئێمە دەبێت ئیتر بە کۆمەڵانی خەڵکی خۆمان زۆر بە شەفافی بڵین و بە تایبەت ئێوەی میدیاکار ئێوەی ئەو قەناتانە ئیتر چی دیکە ئەوە نەهێنینەوە بڵین بۆ پارتی بارزانی وا دەکە ئەم دوو لایەنە لە خەباتی گەلی کووردە لایەک کەوکو ئەرزم کردن ئەمە کووردە خەبات دەکا بە خەباتی مەدەنی شار هەمووی ئەوانە لایەکەی دیکە دوژمنە ئەوانەیە تۆ بتەوێت نەتەوێت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لایەنێک کە بەداخەوە بە کوردی قسە دەکا کە بەداخەوە ڕەگ و ڕیشەی باب و باپیرانی بڵێن کوردیان هەیە ناجزانی بە تەواوی بەڵام دەڵێن هەیەە کە بنەماڵەی بارزانیە ئێمە چی دیکە با لەسەرەوەی شک و گومانمان نەبێت ئەم لایە کەوتۆتە ئەو لایە کە بۆم باسکردن لای دژی کوردەکە لای دژی شۆڕشەکە لای دژی خەباتی شار و خەباتی شاخ و خەباتی کوردایەتی ئەوان کەوتونە خەباتی لای داگیرکەرەوە ئەمە هیچ شک و گومانی تێدانێ کاتێک تۆ لەلایەن دەوڵەتێکی داگیرکەرەوە پێت دەستپێرێ و خۆت بە بەشێک لەو داگیرکارەی دەوڵەتێکی وەکو تورکیا دەزانی یا وەکو ئێران دەزانی خۆ هەر یەکلا نەبووە ئەمە چەند ساڵێکە بنەماڵەی بارزانی چوون بوونە جیرۆدەی داوی سیاسەتەکانی تورکیا و جەنابی ئۆردۆغان خۆ پێشتر خۆ مەگەر لە بیرمان بێ ساڵانی شەستەکان خۆگەبین و لاپەڕی مێژوو هەڵدەیدەوە کە خۆشببختانە زۆری لەسەر نووسراوە تۆگە بگەڕێەوە بۆ ساڵەکانی 64 دوای 64 و 65 و 60 تەنانەت هەفتاکان ئێمە دەبینی زۆر بە ئاشکرا بەبێەوەی کە پێویستیمان بە بەڵگەی زۆر بێت و لێ کۆڵینەوە شیکاری بکەین دەبینی بە درێژایی ئەم ساڵانە ئەم قۆناغی خەباتی کوردی باشوور و کوردی ڕۆژهەڵات تا ڕادەیەکیش کوردی باکوور کەوتۆتە ژێر داوەشان و ژێر ئەوەی کە نقرس دێدانی ئەو بنەماڵەیە جاب لە تەریق دەوڵەتی ئێرانەوە بۆت جا لە تەریق دەوڵەتی تورکیاوە بووە جا لە تەریق دەوڵەتی عێراقەوە بۆت ئێمە بە درێژایی مێژووی شەستەکان دەبینین دەمێک ئەوانە پاڵیان وە داگیرکەری ئێرانەوە داوە کە دەبینی خەباتی کوردەکانی ڕۆژهەڵاتیان لە شەستەکاندا سەرکوت کرد هەموویان کوشت ئەو قارەمانانە ئەو ڕابەرانەی شۆڕژیان هەموو کوشت و تەسلیمی شای ئێرانیان کردن دواتر دووبارە هێرشیان کردە سەر کۆمەڵێک لە خەباتکار و شۆڕژگەرانی کوردی باکوور وەکو دوکتور شوان وەکو سعید ئاڵچی وەکو ئەوانەش هەمووی سەرنگون کران و شورت و گوم کران و کوژران و لە ناو چوون دواتر تۆ دەبینی کەوان لەگەڵ دەوڵەتی عێراقیە پەیمان دەبەستن و لەگەڵ دەوڵەتی عێراقی یەک دەگرن و لەگەڵ بەغدا دەبن بە یەک و ئەو جارەکانە بەشێک لە کوردی باشوور کە لە شاخە و خەباتی شاخ دەکا خەباتی ئەوە دەکا بە مفاوزاتەکە لەگەڵ عێراق و بەغدا ڕازینە ئەوان دووبارە لە تەریق دەوڵەتی عێراقەوە وەکو بەشێک لە دەوڵەتی عێراق هێرش دەکەنە سەر ئەو پێشمەرگانەی یا ئەو لایەنەی کە بەو مفاوزاتە ڕازینە ئەمە پێمان دەڵێ لە مێژووی باشووری کوردستانە لە مێژووی کوردستانە بەگشتی ئەمانەی کە ئەو کارە دەکەن وەکو بەڕێزت ئاماژت پێدا دەستگرتنە بە چڵەپوشەوە بۆ مانەوەی خۆیان یاخود ئەمە خزمەتە بەنەتەوەکەی نا ئەمە بە دڵنیایی خیانەتە بەنەتەوەی خۆی ئەمە بە دڵنیایی زین چۆنە جیرۆ دەبوون کەوتنە داوی داگیرکەر کەوتنە داوی کەسێک کە دوژمنی کوردستانە زۆر سەیر و عەجایب نییە ئەوانە لە ئەوڵەوە فرچیان بەوەی گرتووە کە دەست و پەیوەنی دەوڵەتێکی داگیرکەری کوردستان بن بۆ چونکە لە بیدایەتەوە لە ئەوڵەوە نەیانویستۆ کورد بە کەیانی خۆی بگا بە کەیانێکی ئازاد بگا بە سەروەری خۆی بگا بۆیە دەوڵەتانی داگیرکەر ئەوانە وەکو کۆیلە سەیر دەکا و وەکو کۆیلە بەکاریان دێنێت جا ئەمە فەرق ناکا پێم کوتی ئەمە سەردەمێکی زۆر لە مێژوودا دەبینین ئەوانە بەشێک بوون لە دارودەستەی دەوڵەتی داگیرکەری شاهنشای ئێرانە دواتر بوون بە بەشێک لە دەوڵەتی خومینی کە دەوڵەتی ئیسلامی هات لە ساڵی 79 و ئەوان خۆوە دۆینە و پێرەیە ئێمە بۆ خۆمان لە بیرمانە ئێمە بۆ خۆمان دە شۆڕشەکەدا بووین کە ئەوانە هاتن وەکو پاسدار
هێرشیان کردە سەر هێزەکانی کوردی ئێران کە دموکرات و کۆمەڵە بوون ئەو دەم دوو هێزی سەرەکی هەبوون لە ڕۆژهەڵاتی کوردستان حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژگێر ئەمانە خەباتی چەکداریان دەست پێ کرد دیسانەکانە هەر ئەو بنەماڵەیە وەکو داردەستێک وەکو چەکدارێکی هەڵگری چەکێکی دەوڵەتی تازە پێگەیشتووی پاسداران و جمهوری ئیسلامی هاتن شەڕی براکانیان لە ڕۆژهەڵات کرد ناڵە براکان وڵا ببوورە شەڕی کوردی پێشمەرگەی ئێرانیان کرد و دواتر تۆ دەبینی کە ئەوانە لەگەڵ تەنانەت ئەو دەوڵەتەی کە کیمیابارانی کرد ئەو دەوڵەتەی کە ئەنفالی کرد هەستان بوون بە یەک و دژی لایەنی دیکە کە یەکێتی نیشتیمانی بوو لە سیویەکی ئاب هاتن و دەوڵەتی بەعسیان هێناوە سەر کوردستان ئەو دەوڵەتەی کە هیچ نەمابوو لە کوردینەکە بەڵام تۆ دەبینی ئێستا کوونە کۆمەڵێک بڵین ڕۆژشەمبیریا بڵین میرزا و باسەوادەکانیان دێنە سەر تەلەڤیزۆن و فەخر و شانازی بەو خیانەتەی دەکەن کە لە سیوێکی ئاب کردویانە یا فەخر و شانازی لە کتێبەکەیاندا کە دەنووسن جوڵانەوەی ساڵانی 1960 و 1960 ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێ ئەوانە جاش بوون بۆیە لێماندان و کوشتمانن بەکەی چووک و سلەیمانی موعینی وا دەڵێن جا بۆیە ئەو ڕۆکانە دەبێ ئێوە زۆر بە وازەحی زۆر بە شەفافی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێن کاکە ئەمانە ئیتر نابێت لە ڕیزی کوردیان حساب بکەی ئەوانە دوو ڕیسەیە لایەک ئەوە کوردە و کوردایەتی و شۆڕشە و خەباتە لایەکیش داگیرکەر و دوژمنە ئەوانە لەو لار کاکە ئەوانە لە لای داگیرکەر و دوژمنن ئیدی چی دیکە نەڵین بۆ وا دەکەن بەڵێ دیسان وا دەکەن دوێنێ هاتم کوتم وا دەکەن ئەو ڕۆژ دەڵم وا دەکەن سپێنێش دێم دەڵم هەروا دەکەن چونکە ئەوانە هەتا مابن لە بەرەی دوژمنن زۆر باش بەڕێز داماژت بەوەدا کە ئەمانە لە بەرەی دوژمنن بەڵام لە شەژمانگی ڕابردوودا دوژمنی سەرسەختی گەلی کورد دەوڵەتی داگیرکەری تورکیایە کە ئامانجی توانەوەی گەلی کووردە تەنانەت بەوانەشەوە کە خیانەت و نۆکەری بۆ دەکەن 6 مانگە گەریلا لە بەرخۆدانیدایە و دەوڵەتی داگیرکەری تورکیا هیچ ئامانجێک لەو پیلانەی کە داینابوو بە پێی ڕاگەیەنراوەکەی هەپەگا نەیتوانیوە بەدەستی بهێنێت کەواتە شکستی هێناوە بەڵێ لەگەڵ هەموو شکستێکی دەوڵەتی داگیرکەری تورکیا پارتی دیموکراتی کوردستان پەدەکە هەوڵی پەردەپۆشکردنی شکستەکەی دەدا ئایا لە لێدانی ڕێگە بێ دروستکردنی ئاژاوە بێ لە بینی خودی خۆی و لایەنێکی سیاسی ترا لە باشووری کوردستان یاخود هێرشکردن بێ بۆ سەر گەریلا کە چەندین جار لە ماوەی ئەم 6 مانگەیە تاقی کردوتەوە بە پێی ئەو ئامارانەشی کە نافەرمین تاوەکو ئێستا زیاتر لە 19 گەریلا لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستان شەهید بوون کەواتە پارتی دیموکراتی کوردستان بۆچی بەم شێوازە کار لەسەر پەردەپۆشکردنی شکستی تورکیا دەکات بۆ ئەوەی کە ئەوان هیچ نایشارنەوە چ لەباری ئۆکۆنۆمی چ لەباری بیزنس چ لەباری سیاسی چ لەباری عەسکەری جیرۆدەی داگیرکەری خۆیانن جیرۆدەی داگیرکەری کوردستانن ئەولای ناوێ ئەوانە خیانەت بە دایکی نیشتیمان دەکەن جا ئەو نیشتیمانە باکوور بێت ئەو نیشتیمانە باشوور بێ یا ڕۆژاوا بێت ئێمە هەمومان لە بیرمانە کە ئەوانە تەنانەت کاتێک تەواوی جیهان هاتبوو سەرخەت بۆ شەڕەوانانی ڕۆژاوای کوردستان ئەوانە سنووری ڕۆژاوایان بەسەر خەباتجێڕان و گریلاکانی شەڕەوانەکانی ڕۆژاوادا داخست تەنانەت نەیان دەهێش لەسەر پردەکە لەسەر چەمەکە دەوا و دەرمانیان بۆ بچێت کاتێک تەواوی جیهان لەسەر خەت بوو کە یارمەتی بگەێنێتە ڕۆژاوای کوردستان خۆی بە کورد دەزانێت بەڵام بۆ خۆی لە هەموو کە زیاتر بربەست بوو و ئەوەی دانابوو بربەستێکی دانابوو دیوارێکی دانابوو کە یارمەتی مرۆیی لۆجستیکی نەگاتە ڕۆژاوای کوردستان ئەتۆت لەوەی زیاتر چی بڵین لەوەی زیاتر چۆن بیسەلبێنین کە ئەوانە نەبەشێکن لە کورد ئەوانە نەبەشێکن لە خەباتی ڕەوای گەلی کوردستان ئەوانە نەبەشێکن لەوەی کە ئەجەندایەکی ئەوان هەیەکە لە دوا ڕۆژدا کورد سربەخۆ بێ کورد دەوڵەتی سربەخۆی هەبێت ئەمڕۆکانە چونکە ئەوان بە دەستوری ئەربابەکەیان کە ئەمڕۆ لە عاڵی حازردا تورکیایە دەجوڵێنەوە ئەوڕۆ لەسەر سینێکی ئاڵتونی سربەخۆیی کوردستان و دەوڵەتی کوردستانیشان بۆ بەری لە پێشێدا بنەی کەەوە چەند جاری کورد سەرۆکەکەیان چونکە ئەربابەکە ڕازینێت ئەوان ڕەفزی ئەو سینیە دەکەن ئەوان ڕەفزی ئەوە دەکەن کە دەوڵەتی کوردی ئەو کاتێک
کە داگیرکەرەکەی کە ئەربابەکەی چی پێکوت ئەوەی دەکا جا ئەوە دەوڵەتی کوردیە یا دژی دەوڵەتی کوردیە لە ناوچوونی دەوڵەتی کوردیە لە ناوچوونی گریلای باکووری کوردستانە یا ڕۆژاوای کوردستانە وایە بەڵێنی والیبوونێک لە خلافەتێکی شکست خواردووی دەوڵەتی تورکیادا ئەوە هێنێت کە تەواوی گەلەکەت بخەیتە ژێرپێی داگیرکەرەوە بیسڕیتەوە ئەوە تۆ دەبێت پسیەوە بۆ سایکۆلۆژی ئەم ئەقڵیەتی خێڵەکی و عەشیرەتەی کە ئەو بنەماڵەیە هەیەە نەخێر قسەکەی جەناب زۆر دروستە ئەوەی ناهێنێ کە ئەتۆ هەموو مۆرەکانی خۆت هەموو لە سەوەتەی ئەو دەوڵەتە دابنێ کە جێگای بەقانیە ئەوە تۆ بۆ خۆت دەزانی ئێستا کونی ئۆردۆغانێک هەموو پایەکانی لەغ بووە هەموو پایەکانی لەوەیە کە سەفیری وڵاتان دەردەکا سەفیری وڵاتی چووکو ئەمریکا و کانەدا و فەڕەنسا دەردەکا کابرایە کە خەزۆربەی ڕۆژنامەنووس و سیاسەتمەدارەکانی جیهان وەکو کابرایەکی ئەوەی چاو لە دەکەن ماخولیای چاو لە دەکەن وەکو کابرایەکی کە بەرەو شێتی دەڕاچاوی لە دەکەن ئەوە دەوێت بگەڕێەوە سەر عەقڵی خێڵ عەقڵی عەشیرەتی ئەو بنەماڵەیە کە چیها بەرژەوەندیان داوەتە دەستی ئەم شێتە چیها بەرژەوەندی مادیان لە ژێر چۆک و لە ژێر باڵی ئەم دەوڵەتە شکست خواردووی تورکیادایە کە ناوێرن لەل بڵێن کە ناوێرن تزەی بکەن بۆ چونکە بەرژەوەندیە بزە بەلاحەکەیان کە لە بە درێژایی 20 ساڵ 25 ساڵ لە دوای هەرێمی کوردستانەوە ڕەوانەی ئەو دەوڵەتانە کردووە دەوڵەتەکانی تورکیا ئەو ڕۆکانە ئەوەندە بەرژەوەندەکەیان لە ژێرچۆکی ئۆردۆغانیدایە کە تەنانەت ناوێرن دیفاع لە ناموسی خۆیان بکەن ئاخر کوردایەتی ئەگەر ئەتۆ دەهاتی لێرە لە مەنعەبەکەی باسی ناموسی کوردایەتی دەکرد و ئەمر قبولی ناکەم و ڕێفراندۆم و چی ئەگەر کوردایەتی ئەگەر خاچی کوردستان ناموسی تۆیە ئەمڕۆ ناموسەکە لە ژێر دەستی بێ ناموسێکدایە ئەمڕۆ ناموسەکەی تۆ ئەو یاریت پێ دەکا ئۆردۆغان خۆ پێویست بەوەی نێ من و تۆ لێرە شیکەینەوە ئۆردۆغان لە دنیاە بێ ئابڕوو بووە داوای شەڕ لەگەڵ هەموو جیهان دەکا ئەو قسانەی کە دێ دەیکا لەسەر تەلەڤیزیۆنی ئەمە ئیماخولیایەکە ئەوە ئی خەڵەفاوێکە دێمە چ بکەم ئەو خۆی بەسەرکردەی کورد دەزانێ خۆی بە باوکی نەتەوەی کورد دەزانێ بەڵام ڕیشی لە ژێر چۆکی ئەم خەڵەفاوەیدایە ئەمن لەوەی زیاتر ئەمن ناتوانم چی بە میلەتەکەی خۆمان بڵم میلەتی کورد دەبێ حیسابی کورد بۆ ئەو بنەماڵەی نەکە لە تایبەت بە پاراستنی ئەردۆغان خودی ئەردۆغان ینی جیاواز لەوەی کە هاوکاری دەوڵەتی تورکیا دەکات زۆر کار لەسەر پاراستنی ئەردۆغان دەکەن و پاراستنی شکستەکانی ئەردۆغان دەکەن لە کاتێکدا کە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی اقتصادی و لە ڕووی تەواوی کایەکانەوە پایەکەی لەق بۆوەکو بەڕێزدا ئاماژەت پێدا لە لێواری مەرگدایە بۆچی بەم شێوازە کار لەسەر زیندووکردنەوەی دەکەن پێت وایە مەرگی هەردووکیان بەیەکەوەیە من هیوادارم بەڵام تۆ بزانە ئەوان زۆر باش دەزانن شکستی دەوڵەتی ئاکپارتی شکستی ئۆردۆغان مەحبوونەوەی ئەو بنەماڵەیە دەگەێنێت چ لەباری ئابووری چ لەباری سیاسیەوە بۆیە زۆر لۆجیکە زۆر منتقەیە تۆش ئەگەر لە جێگای وانبی دوور لە تۆ ئاوە بە هەردووک چەنگ و دەست و نینۆک و ددانەوە دەیپارێزی بۆەوەی کە بەرژەوەندەکان لە دەستی ئۆردۆغانیدایە ئەوان دەزانن چیان لەگەڵ ئۆردۆغانی کردووە ئەوان دەزانن چیها بەرژەوەندی ماڵی و مادی و تەنانەت بنەماڵەیی لە دەستی ئۆردۆغاندایە بۆیە تەبیعێ لە لای من زۆر تەبیعێ کە ئەوان ئیجازە نەدەن بە کەوتن و ڕووخانی ئۆردۆغانەوە کەوتن و ڕووخانی ئۆردۆغانی بە خۆیان دەزانن بۆیە حتا ئێسقان دیفاع لەو ڕێژیمە دەکەن دیفاع لەو حیزبە دەکەن تەنانەت ئەوە تا تۆ دەبینی شەو نیە ڕۆژ نێت تەلەڤیزیۆنێک کەناڵێک نووسینێک نووسەرێک ڕۆشنبیرێک باسی خیانەتی ئەو بنەماڵەی نەکا جۆشیان نابزێت بۆ چونکە بەرژەوەندەکە ئەوەندە زەبەلاحە ژەوەژەوەندەکە ئەوەندە زۆرە جا لە نەوتە لە مەوادی غەزایە لە سوزانم لە هەموو شتێکە لە هەموو شتێک لە بینایە لە کانستراکشنە لە ئەوە ناتوانن لێی بگسەرێت ڕێنی ڕیشیان چوە دەگرەوی بنەماڵەی ئۆردۆغانەوە و ئەمە زۆر بەلای منەوە سادە و جێگای حاڵی بوونە کە بۆ ئەوان دەست لە ئۆردۆغان هەڵناگرن دیارە یەکێک لە هەرە ڕیشەی مەرگ و نەمانیان لە دەستی ئۆردۆغانیدایە
بۆیە ئەوان حەقی خۆیانە بە چنگ و ددان ڕژیمی ئوردوغان بپارێزن و دیفاعی لێ بکەن تەنانەت ئەگەر بە لێدان بێ ئەوە دەیکەن کە لە براکانیان لە باکووری کوردستان تێنانەت ئەوە بێت کە وەکو دەوڵەتێکی داگیرکەر کەمین دابنی بۆ گریلای باکووری کوردستان کەمینیان داناوە تەنانەت وەکو ئەوەی کە بەو پڕی جینایەتی جەنجیەوە تۆ دەبی بە بەشێک لە جینایەتی جەنجی کاکە وریا بە کەسێک پسێ ئاوە یەخەیان بگرێ بڵە کاکە ئەوەی کە دوێنێ پێرە تورکیا کردوێتی تۆ دەی شارێەوە بە یارمەتی تۆ کراوە کیمیایی لە ناو ئەشکەوت و لە ناو سەنگەرەکانی گریلا هاژراوە و گریلای کوردستان گۆشتەکەی داوەشاوە گۆشتەکەی هەڵدەوەرێدنێ و ئەشکەوتەکاندا ئەوە بەشێکی لەژێر چاودێری تۆدا بووە ئەوە ئەگەر خۆت نەتکردبێت تۆ ئاگاداری ئەوەی ئەتۆ چۆن ئیجازە دەدەیت چۆن مرۆڤایەتی ئیجازت پێدەدا کە بێنی چەندانە گریلای 24 ساڵە و 25 ساڵە و 22 ساڵە لە ئەشکەوتێکدا کیمیایی بۆ تێهاوی و گۆشتەکەیان بڕزێنیت کەواتە لەسەر و هەموو کارانی کە بەڕێزت باست کردوە چەندین نمونەی تریش کە لە ماوەی ڕابردوودا بە نمونە دەستگیرکردنی ئەندامانی هەدەپا دەستگیرکردنی ئەندامانی پەیەدا و تیرۆرکردنی چالاکوانانی ڕۆژهەڵاتی کوردستان و جیاواز لەوانە لە ماوەی ڕابردووشدا لە سەروبەندی تەواوی ئەو هێرشانەوە ئەو هەوڵانەی کە بۆ شەڕی کورد و کورد داویانە گەریلاکانی ئازادی هەمیشە ئەمە قسە و گفتاریان بۆ کە دەڵێن ئەم بابەتە زۆر لەوە گەورەترە کە شەڕی کورد و کورد ڕوو بدات دەبێ ئێمە زۆر بە وریاییەوە مامەڵە بکەین و بانگەوازی لە تەواوی ڕایگشتی ڕۆشنبیران دەکەن کە دەبێت هەڵوێستیان هەبێ بۆ لە بەرەوەی بارود زروفەکە زۆر لەوە دژوارترە کە کورد سەرقاڵ بێ بە شەڕی کورد و کوردەوە لە ئێستادا دەبێ هەموو یەکدەنگ و یەکدەست بین دژ بە داگیرکاری کەواتە دەبێت گەلی کورد لەم نێوەندەیە ئەوەی کە خۆی بە کورد دەزانێت چۆن هەڵوێستی هەبێت بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان کە ڕێگر بن لێی بەوەی کە جارێکی تر خوێنی کورد بە دەستی کورد نەڕژێەوە پیلانی دەوڵەتانی داگیرکەر جێبەجێ نەکەن باشترین ڕێگا ئەوەیە کە من دەیکەم چ ڕۆشنبیر چ خوێندەوار چ بازاڕی چ ئەحزابی دیکە چ حیزبەکانی دیکە چ پارچەکانی دیکە زۆر ڕاحەت مێشکی خۆیان ساف بکەن ئێمە دوژمنێکمان هەیە ئەو دوژمنە ئەو خەتەیە ئێمە بەشێکی دیکەمانەیە ئەو سلای خەتەکە کووردە بە هەموو چین و توێژ و هەموو قەباتی مەدەنی و چی هەمووی ئەم برادەرانە لەو لای خەتەکەن ئێمە دەبێ وەکو دوژمن سەیریان بکەین تەواو بۆ ڕۆیشت و برایەوە تۆ ساڵێک 2 ساڵ 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ من ئێستا ئەرزم کردی لە شەستەکانەوە بۆ مێنای ئەوان لەو بەری خەتەکەن بۆیە ئێمە ئەگەر بتوانین مێشکی خۆمان هەمومان ساف بکەین و بگەینە یەقین کە کاکە ئەوە نەبەشێکە لە کورد ئەوە نەبەشێکە لە شەڕی برایەتی ئەمە بەشێکە لە کەرەسەی دوژمنی داگیرکەرجا تورکیا بێ یا ئێران بێ ئەمڕۆ تورکیایە ئەمە بەشێکە لە کەرەسەکە ئەمە بەشێکە لەو چەکەی کە دوژمن بەدەستێوەیەتی یعنی ئەتۆ ناتوانین نێنی چەکەکانی دوژمن کە ڕوو بە تۆ دەیتەقێنێ بڵێوە RPG یا ئەوە قەناسە یا ئەوە شەستیرە یا ئەوە چێت ئەتۆ دەبێت بڵێ کاکە ئەمەش بەشێکە لە چەکی دوژمنی داگیرکەر کە ڕوو بە کورد دەیتەقێنێت ئەگەر ئێمە بێنین ئاوە مێشکی خۆمان ساف بکەین بەڵام کاکە ئاراجا مشکلی ئەو میلەتەی من و تۆ ئەوە نییە کە من هەموو شەوێ لەسەر ئەو قەناتانە دەیڵێمەوە مشکلەکە ئەوەیە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆشنبیری نییە کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕێگا خۆشکەری نییە کە ڕێگای پێنیشاندا مەشعەلێک نییە کە ڕێگاکەی بۆ ڕووناکاتەوە بۆیە حەقیقەت ئەوەیە کە ئێمە دەبێ لە پێشدا نەقورز لە خۆمان بگرین کە لەو بەرەین ئەویش ئەوەیە کە ڕۆشنبیرەکەمان خوێندەوارەکەمان نوخبەکەی سیاسیمان هەو نییە ئیستقلالی فکری نییە سربەخۆیی فکری نەماوە بە پارە دەکردرێت مستەفیدە زۆر قسەی کرد دەیگرن جۆی دەگرن عەلی کەریمی دەبەنە سەری ڕەش 4 قسەی پێ دەڵێن 4 دانە مۆنیکا 4 دانە وەنەوشە و دێتە دەرێ بە ڕوخسارێکی دیکەوە ئەندام پارلەمانێکی دەدەنێ وەزارەتێکی دەدەنێ ئیتر عەلی بێدەنگ دەبێت ئەمە کاتێک کە ڕۆشنبیری کورد ئێستاش لێی تێنەگەیشتووە کە دەبێ ئیشی تۆ
ڕۆشنگەریە ئیشی تۆ ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک جووتێرەکەی شارە زوور مەردارەکەی گەرمیان جووتێرەکەی قەڵاتزێ بێنی ڕوونکەیەوە شەو و ڕۆژ پێی بڵێ ئەخە خۆ گوناحی نییە ئەو وەکو من و تۆ قۆ هەموو شەوێ لەسەر تەلەڤیزیۆن و کتێبی ئەوەندە ئەستورەستور ناخێنێتەوە ئینترنێتی نێ مێژوو بزانێت دەبێ ئەمن مێژووەکەی پێ بڵم ئەتۆ نایکەی ئەتۆ لەبەر بەرژەوەندێکی تەسکی حیزبایەتی خۆت کە نازانم ئەنستیتۆیەکی بۆ کردوویەوە کە نازانم ئۆرگانێکی بۆ کردوویەوە مێز و کورسێکی بۆ داناوی خۆت کردو بە ڕئیس ئەوە بنباڵی تۆی فش کردووە چاو دەنووقێنی لە ئاست ئەو خیانەتانەی کە ڕۆژانە بە میلەتەکەت دەکرێت ئەمن دەڵێم دەبێت لە پێشدا نەقورسێکی چاک لە نوخبە و ڕۆشنبیری کورد کە نیمانەی تر چونکە نوخبە و ڕۆشنبیر کە مستەفید بوو لە دەستی دەسەڵات ئیتر بە ڕێی من ئەوە نە نوخبەیە نە ڕۆشنبیرە نابێ ئێمە چاو لە ئیمکانات و چاو لە ئیمتیازاتی دەسەڵات بکەین ئێمە دەبێ فقط و فقط یەک ئەجندامان دەبێت بەرژەوەندی میلەتەکەمان ئەوە یەکەم پیان دەڵم دەستەکانی خۆش بێ بەڕێز مامۆستا عەلی کەریمی نووسەر دووبارە سوپاس بۆ بەڕێستان.